سوپای تورکیایشی بۆ سەر کانتۆنی ئەفرین لە خۆرئاوای کوردستان دەست پێ کرد. تاوەکو ئێستاش بێدەنگێکی نێودوڵەتی لە هێرشی سوپای تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین هەیە. بە میوانداری بەڕێزان دکتۆر جاویدان کەمال نوێنەری کانتۆنەکانی خۆرئاوای کوردستان لە هەرێمی کوردستان لە سۆزی سەرکی، هەروەها لە هەولێرەوە جادان عەلی نوێنەری ئەنەکەسە لە هەرێم تاوتوێی دۆخی ئەفرین دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ئەفرین ئەو شارەی زۆرترین داری زەیتون لەسەر خاکەکەیدایە و فڕۆکە جەنگەکانی تورکیا ماوەی 2 ڕۆژە لە ژێرناوی چڵە زەیتون ئاگری بەسەردا دەبارێن و لەسەر زەویش تانکەکان هێرشەکانیان دەست پێ کردووە. ئۆپراسیۆنی سوپای تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین لە ڕۆژاوای کوردستان دووەم ڕۆژی تێپەڕان. یەکینەکانی پاراستنی گەل یەپەگەش ڕای دەگەێنن لە هێرشە زەمینیەکانی سوپای تورکیا 5 تانکی سوواکەیان تێکشکاندووە. هاوکات بەشێک لە وڵاتانی جیهان لەشکرکێشەکانی سوپای تورکیایان بۆ سەر ئەفرین بە دوژمنکارانە و پێشێلکردنی سەروەری خاکی سووریا لێکدایەوە. هێرشەکانی سەر کانتۆنی ئەفرین لەلایەن سوپای تورکیاوە دوای بڕیارێکی کۆشکی سپی ئەمریکا دێت بە پێکێنانی هێزێکی 30,000 سەربازی لە هێزەکانی سووریای دموکرات لە سنووری باکووری سووریا. ئەم هەنگاوی کۆشکی سپی لەلایەن کۆشکی چانکایە بەمانەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تورکیا و ئامادەکاری بۆ دامەزراندنی قەوارەیەکی سربەخۆی کوردی لە ڕۆژئاوای کوردستان لێکدرایەوە کە سەروەری تەواوی هەبێت و لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە پشتیوانی بکرێت. بە گوێرەی پێدراوەکانی بودجەی ساڵی 2010 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕی 500 ملیۆن دۆلاری بۆ پشتگیری دارایی ئەو هێزە 30,000 کەسیە و چەکدارکردنی بە چەکی پێشکەوتوو تەرخان کردووە. بەڕای چاودێرانیش ئەم هێزە دەبێتە بڕبڕی پشتی استراتیژیەتی ئەمریکا لە ناوچەکەدا. هەرامەش وای کردووە دەوڵەتی تورکیا پەلە بکات لە هێرشەکانی بۆ سەر کانتۆنی ئەفرین لە ڕۆژئاوای کوردستان بە ئامانجی ئەوەی ڕێگری و لەمپەر لە بەردەم ئەو هەنگاوی واشنتۆن دروست بکات کە تورکەکان وەک دژایەتیەکی ڕاستە و خۆی وڵاتەکەیان چاوی لێ دەکەن. لە بەرەبەیانی ڕۆژی شەممە 21/2018 تورکیا ئۆپراسیۆنی چڵە زەیتونی دژی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگال لە شاری ئەفرین دەست پێ کرد. سەرەتایی ئەو ئۆپراسیۆنەش بە بۆردومانی چڕی فڕۆکە جەنگیەکان دەستی پێکرد کە بە وتەی فەرماندەیی یەکینەکانی پاراستنی گەل لە ئەفرین 7 فڕۆکەی جەنگی 108 جار بۆردومانی ئەفرین و ناوچەکانی دەوروبەریان کردووە. جگە لە بۆردومانی چڕی فڕۆکە جەنگیەکان لە ڕۆژی دووەمی ئۆپراسیۆنی چڵە زەیتون سوپای تورکیا هێرشی زەمینی بە پشتیوانی چەکدارەکانی بەرەی نووسرە و سوپای ئازاد و ئەحرارالشام دەست پێ کرد و لە چەند قۆڵێکەوە هەوڵیاندا بچنە نێو ئەفرینەوە. لە بەرامبەر هێرشی زەمینی سوپای تورکیا و گروپە چەکداریە هاوپەیمانەکانی تورکیا فەرماندەیی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە و یەکینەکانی پاراستنی ژەن یەپەژە لە ئەفرین ڕای دەگەێنن ئەفرین دەکەنە گۆڕستانی سوپای تورک و داستانی کۆبانێ لە ئەفرین دووبارە دەکەنەوە. لە ڕووی مەیدانیشەوە فەرماندەیی یەپەگە لە ئەفرین ڕای گەیان هێرشەکانی سوپای تورکیا و چەکدارەکانی سەر بەو سوپایە 5 تاکیان تێکشکاندووە. ئەمە جگە لە کوشتنی ژمارەیەکی زۆر لە سەربازی تورک و چەکداری سەر بە سوپای ئازاد. ڕووداوەکانی ئەفرین بێ کاردانەوەی نێودوڵەتی تێنەپەڕی. لەو چوارچێوەدا جان ئێڤلۆردیان وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕایگەیاند دەبێت تورکیا هێرشەکانی بۆ سەر هێزە کوردیەکان لە ئەفرین ڕابگرێت چونکە ئەوان بەشێکن لە هاوپەیمانی نێودوڵەتی. وتیشی پێویست ئەنجومەنی ئاسایش کۆبوونەوەیشی بەپەلە ئەنجام بدات و تێیدا ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ئەفرین تاوتوێ بکرێت. هاوکات کۆماری میسر وەک یەکەم وڵاتی عەرەبی لەسەر ئۆپراسیۆنە سەربازیەکەی تورکیا بەرامبەر بە ئەفرینی ڕۆژاوای کوردستان هاتە دەنگ و هێرشەکانی تورکیای ئیدانە کرد. وەزارەتی دەرەوەی میسریش لە ڕاگەیاندراوێکدا وێڕای سەرکۆنەکردنی ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ئەفرین ڕایگەیاندووە ئۆپراسیۆنەکە پێشێلکردنی سەروەری خاکی سووریایە. لە بەیاننامێکشدا وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاندووە بە نیگەرانیەوە چاودێری پرۆسە سەربازیەکانی تورکیا لە باکووری سووریا دەکەن و هیوادارن تورکیا هێرشەکانی دەست بەجێ بۆ سەر ئەفرین ڕابگرێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر جاویدان بەخێر بێنین. سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر ئامانجیان هێرشە بۆ سەر کانتۆنی ئەفرین. لە سەرەتا ناساندنێکی کورتمان بۆ بکەیت لە ڕووی پێگەی جوگرافی و ژمارەی دانیشتوان و پێکاتەی کانتۆنی ئەفرینەوە. سەرەتا ئەمەوەی هەر لەسەر ئەکرانی کەناڵی ئێوە سلااو و ڕێز و حرمەتی خۆمان بۆ کورد و خەڵکین خەراگری شاری کانتۆنی ئەفرین بنێرم.
سلااو ڕێز و حرمەتی خۆمان بۆ یەکینەکانی پاراستنی گەل یەکینەکانی پاراستنی ژن و هێزن سووریای دموکرات لێرەوە بنێرم کە ئەمڕۆ لە سەنگەری شەردان بۆ پاراستنی نرخێن مرۆڤایەتی بۆ پاراستنی دۆزی گەلی کورد لە ناوچەکەدا بۆ پاراستنی سیستەمی دیموکراتی و ئازادی و ئاشتی خواست. مەوزوعی عفرین و گرنگی کانتۆنی عفرین پێش ئەوەی کە باسی بکەم لە ڕووی جغرافیا یان لە ڕووی سیاسیشەوە ئەبێ باسی ئەوە بکەین کە ئەم لەشگەرکێشی ئارتێشی تورکیا سەر بە کانتۆنی عفرین نەتەنها شەڕێکە لە دژی کانتۆنی عفرین، ئەمە شەڕێکە لە دژی نەتەوەی گەلی کورد لە ئەساسدا، چۆن ئەردۆغان فۆبیایەکی کوردی هەیە، زۆر بەترسە لەوەی کە کورد مافی خۆی بەدەست بێنە. اینجا لە ڕۆژاوای کوردستان ئەو پرۆژەی کە ئێمە پێشکەشمان کردەوە لەگەڵ پێکهاتەکانی تر هەم سیستەمێکی دیموکراتیشە هەم مافی گەلی کوردیشتیا سۆگەرە بێت، بۆیە ئەردۆغان زۆر لێ بەترسە ئیریشە کاتە سەر عفرین بۆ ئەوەی دۆزی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا لە ناو ببات دووبارە. ئەمڕۆ ئێریش لەسەر عفرینە سبەینێ لەسەر دووبارە لەسەر کەرکووکە، لەسەر سلێمانیە، لەسەر هەولێر و دهۆکیشە. یعنی ئەبێ ئەمە چاک بزانین ئەمە شەڕێکە کە دوای عفرین ئەمەگەر ئەمە سەرکەوتوو بێت ئەم پرۆسێ لە شوێن لە ناوچەکانی دیکەی پارچەکانی دیکەی کوردستان بوونی هەبێت. نەخێر ئەو سیاسەتی کە ئەردۆغان بەڕێوە بردوویەتی تا ئێستا چ لە ناو سووریادا یان لە بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ ئەوەی سیستەمی ئێمە ڕێگر بە لە سیستەمی ئێمە هیچ سەرکەوتو نەبووە و بێگومان لە عفرینیش سەرکەوتو نابێ، وەکو چۆن لە کۆبانی ئێمە سەرکەفتنمان بەدەسێنە دووبارە لە عفرینش سەرکەفتن بەدەسێنێن. گرنگی کانتۆنی عفرین ئەگەر بێ لە ڕووی جغرافیا یان وەکو باسی مێژووی عفرین بکەم لە شۆڕەشی ڕۆژئاوای کوردستان، عفرینش وەکو کانتۆنەکانی تر ڕۆژئاوای کوردستان کە شۆڕەشی ڕۆژئاوای کوردستانی دەستی پێکرد، ئەوش گەلی خۆمان لە عفرین سەری هەڵدا و مەنتیقەی خۆی پاکی کرد لە ڕژێمی ئەسەد و کانتۆنی خۆی ڕایگەیاند وەکو بەشێک لە خۆسەری دیموکراتیکی ڕۆژئاوایی کوردستان. لە دوای ئەوەی کە خۆسەری هەنگاوی نابەر و فیدرالی دووبارە بەشدار بوو لە هەڵبژاردنەکانیش تر وەکو لە ڕووی ئیداریش کانتۆنی عفرین بوو بە هەرێمی عفرین و لە دوو کانتۆن پێک دێت، کانتۆنی عفرین هەیە و کانتۆنی شاهبائیش هەیە و بە درێژایی شۆڕەشی ڕۆژئاوای کوردستان تورکیا ئەمبارگۆیەک خستوتە سەر عفرین، چ لە ڕووی ئابووری بێ چ لە ڕووی عەسکەریش بێ. لە ڕووی ئابووری هەوڵیاوە کە ینی نەهێڵ هیچ شتێک داخلی عفرین بات و بەرهەمی عفرینش نەیتە دەرەوە. عفرین وەکو لە ڕووی اقتصادیش هەمووان دەزانین ناوچەیەکی بەرهەمدارە، زۆر گرنگە، بەرهەمی هەیە. ئەمە لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی عەسکەریش چەندین گروپین چەتە و چەکدار کە بە خێویانە کرد، چ تێرۆریستین داعش بێ چ جەبهەت نوسرە بێ چ گروپین جۆرا و جۆر بێ، هەمیشە ئیریشی عفرینیان کردووە، بەڵام عفرین توانی خۆراگەر بێ بەرگری لە خۆی بکات. ڕۆژەوە ناوچەیەکی سەرسونورە لەگەڵ تورکیاوە، اینجا نزیکیشە لە دەریاوە عفرین بێگومان ینی بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوڕاست و دۆزی گەلی کورد ئازادی گەلی عفرین و کانتۆنی عفرین زۆر گرنگە بەنسبەت هەر چهار پەرچەی کوردستانەوە، چونکە ئێمە بتوانین بۆ چرنگدانەوەشی لەسەر باشووری کوردستانی شەیە کە دەڵی گرنگە، ینی ئەم کانتۆنە بۆ لەو هەڵکەوتە جوگرافیەکەی بۆ هەرێمی کوردستانیش گرنگە. ینی ئەردۆغان خودی ئەردۆغان وا بیرەکاتەوە کە کانتۆنی عفرین ئەگەر هاتو ئێمە بتوانین من کانتۆنی کۆبانی و کانتۆنی عفرین پێکەوە ڕەت بکەین و سیستەمی فیدرالی خۆمان دامەزرێنین، ئەو کاتە ئێمە نزیکی دەریای سپی دەبین کەواتە دەواازەیەکمان هەیە. ئیتر ئەردۆغان ناتوانێت ئەمبارگۆیی بخاتە سەر ڕۆژئاوای کوردستان یان لەسەر باشووری کوردستانش. ئێستا بەم شێوازی حالی حاضردا ئەردۆغان ئەتوانێت مەسەن لە ڕووی ئابووری زەخت بکاتە سەر باشووری کوردستان، زەخت بکاتە سەر ڕۆژئاوای کوردستان، بەڵام ئەگەر هاتو ئەو سیستەمەمان ئاوادان کرد و کانتۆنی عفرینیش بە ئازادیمە، ئەو کاتە ئێمە نزیکی دەریای سپی دەبین. بێگومان ئەمە دەواازەیەکە و ڕێگایەکە بۆ کە هەر چاپارچەی کوردستان بتوانێت بێن لە ژێر چەتری دەسەڵاتی داگیرکەران ئازاد بن. بەڵام ئەم خاڵش باسکەم ڕاستە عفرین نزیکی دەریای سپیە، ڕاستە عفرین خاڵێکی سینۆری گرنگە لەگەڵ دەوڵەتی تورکیاش، بەڵام پرۆژەی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان پرۆژەیەکی هاوبەش لەگەڵ نەتەوەکانی تر
و پرۆژەیەکمان هەیە بۆ سووریا گشتی ئێمە ئەمانوێ سووریایەکی فدرال ئازاد ئاوادان بکەین کەواتە دەواازەی ئێمە بۆ جیهان نەک تەنها ڕێگەی ئافرین و بگەینە ڕێگەی ئافرین و بگەینە دەریای سپی بێگومان دەواازەی ئێمە ئەو پرۆژێک کە ئێمە پێشکەشمان کردووە کە لەگەڵ پێک هاتەکانی تر کە بتوانن بن دەرگا بۆ پرۆژەی ئێمە بکەنەوە بەرەو جیهان بەگشتی یعنی ئەگەر هاتو ئەو سیستەمەی فدرال لە سووریا ئاوادارمان کرد کەواتە گەلانی سووریا بەگشتی ئەمە پاڵپشتی پرۆژەی ئێمە ئەو کاتە سینۆری ئێمە چ لەسەر دەریای سپی چ لە سەر دەریا سپی نەبێ کەواتە دەواازەمان هەیە بەرەو جیهان سوپاسم دوات تکرم وڵی بەڕێز دکتۆرە گەچین هەولای کاک جەدعان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بە بۆ چوونیەوە ئامانجی هێرشی تورکیا بۆ سەر کانتۆنی عفرین چیەوە چ ئامانجێک لەو هێرشەدا هەیە کە ئەمڕۆ لە دوێنێەوە دەستی پێکردووە ئێمە لەگۆر دیتنامە و خوێندنامەیە سیاسی وەکە ئەنجومانە نیشتیمانیا کوردی ئەم دبینن ئەردۆغان شخوا ئێری شاوێ شەرمەزار دکن ئەم بینن تشتێکی خراپە ئارمان جێوینا زێدەی بابەتێکی پێشیاوی هەنە یەک ژێ دخوازێ خودیرۆل بێ وەک دەولەتەکە زلهێز هەرێمی دناو گوهارتنێ مەزنی ئێگۆتێنە سەر شەرق ئەوسەتدا سووریا دەژی تایبەتی دەستپێکە شۆڕەشە سووری ئەردۆغان خۆدان پالپشت و پشتگێری على ئەساس ملەتێ سووری بتەڤایی ji بۆ گوهارتنەکە باش بەرچاو بێنن و ڕجێمەکان دەسەلاتەکە دەموقرات و ji هەموو پێک هاتیە سووری ولۆ خەلک گەهشت و ئەردۆغان ولۆ داخویاکردن دەست نیشان کرد و خەتێ ویە سۆرژی زۆر بوون سووریادا حەما خەتەکە سۆر بوو و حمص خەتا دی بوو حەلەب خەتەکە گەورە بوو سێچار خەتێ سۆر بوون تالیژی مەدی بازارێ خۆکردن لەگۆر ڕۆلاخوا لەگۆر بەرجەوەندیە پارتیاخوا وەک حتا کەسایەتی دیارە چاپسۆریا دکێ وەکە ئەمبراتۆرێکی لەخوا تەماشە دکێ خۆدبینێ سڵتانێکی ئۆسمانلی ڕۆلا ئۆسمالیە ڤەگەڕێنێ دبابێ دەستیوی درێژ بێ بەری نەهاد مسرێدە دەست درێژی کردن و لە قەتەر و خەلیج و فەڵەستین و هەروەها لە سووریا سەر سینۆرێ وینایە ئەڤەژ ئالیکی بەژ ئالیە دی بە ئەدبێژم و دژمناتیاویات سەرەکە ژە قەضیا کورد و ملەتێ کوردرا 20 مەلیۆن کورد ناو لە کوردستانە تورکیانە نێزیکی مافێوان نابێ نە دەستورێدا نا چارەسەریکێ دگەڕێ گۆکچاوە ئەو ملەت بگهێ مافێ خۆ و دەڕەحەت ببێ وەکە ملەتێ دنیای وەک پێکهاتێکی مەزنی گەورە ژ تورکیا ئاستەنگیە گۆتێرە دەرباس دەبێت ئۆپۆزیسیۆنە خۆرە و تشتێ گۆدانینە پێشیاخە وەک پرۆژە چاوە سیستەمە حکمداریە تورکیا دەبگوهارێ لە گۆر داخواز و فەساڵە پارتیا خوا دەست درێژیە دکێ و گاوێ زێدەی خوا و مەستر تاڤێژێ و بتالی دەردکەوێ ژ دەرڤەی سینۆرێ تورکیا تەصدیر ئەم بێژن تەصدیر الئەزەمات بنە بە عەرەبیت ناولێت تێیانی ئەڤەژ ئالیە دوابە ئالیە سێابە بازارە هەبوونا خۆ و ڕۆلا خۆ لەسەر پێشەڕۆژە سووری و بچاوە چارەسەری سووریادا ناودەولەتیە بریارە ناودەولەتی هەیە ئەنۆ چارەسەری سووریادا سیاسیە بچەکداری کەسی تە ئەرمان جێ نەگرتن و نەگەهانە ئەرمانجاخوا نە ڕجێمە بەشار و نە ئۆپۆزیسیۆن و نە پێکهاتیە سووری بتەڤایی و نە پشتگێریە وانە نە ئۆپۆزیسیۆنێژی و نە ڕجێمە بەشارجی بازارە نەها دکێ بە ئەیرانێرە بە رووسیارە بە ئەمریکانارە دلگران بوو گەلێکی سیاسەتە ئەمریکان هەندروێ سووریادا چاوە دەستێ خۆدا و پشتگێری و وەکە هێزێن لەشکەری کورد عایدێ پەیەدێ یەپەکێ و یەپەژێ ئەوانە گەلێکی دەلگرانی کە مەزن جەم ئەردۆغان چێ کرد و دیت ئەندامەت حلفە ناتۆدا و سوپایەکی مەزن لە جەموی هەیە و خورد و خودی تەجیبەل جەموی هەیە ئەمریکانە ئەستەغناش دەوراوی کرد هەندروێ سووریادا و بە دەستدا یەپەکێ و یەپەژێ بکار ئانین
وەکە بەرجەوەندیە ئەمریکانە هەندروێ سووریادا ئەو دخوازێ ئەڤڕۆل ئەف سیستەما هەنێ وەرێ گوهارتن دخوازێ خودی ڕۆل بێ دیت حەلقا زەعیف و قەل سەر سینۆرێ وێ عفرین و دەڤەرێ کوردی بەری نەها تل ئەبیەت گەف خوارن بەری نەها لە کۆبانی گەف خوارن بەری نەها لە قامشلۆ نسێبینێ بەرامبەری قامشلۆ هەر هێز و قووەتێ خۆ و ئەو چەکێ گران و مەزن ئانینە بەرامبەری وانە نەها ئیرۆ درۆژە عفرینێ بردومان دکێ عفرینێ قەسف دکێ بە چەکێ گران وەکە ئەنۆ دەولەتەکە و ئەو چەکێ گرانی مەزن هەنە لە عفرینێ و عفرینێ و دەڤەرێ کوردی و دەستلاتە پەیەدێژی مەنەدیتیە ئەف سێ ساڵە دەستلاتە لە گۆر داخویانیە وانە و لە گۆر داخویانە دهونیژی ئا قەسەدێ دەرخستی و ئا پەیەدێژی گۆ دەرخستی دژمناتی بە تورکیارە نەکردە و تە خەتەر سەر سینۆرێ نە ئەمن القەومی نە سینۆرێ تورکە تەشکیل نەکردە حەتانی گۆ ڤاگەفا دخۆی حتا ڤا ئێریشا سەر سڤیل و مەدەنی و گوند و باژارۆکێ عفرینێ دکێ ئێمە ئەم دبینن تشتێکی خراپە و تجاراژی نکارێ بگهێ ئەرمانجێ خوا وێ فەشەلێ بێنێ ئەم داوا دکن گۆ دەولەتێن زلهێز وەکە رووسیا وەکە ئەمریکانە ئێل دەستوەردانێ د سووریا دەکردە و یۆ ئنجی وا ئیرۆ وەکە مزگینی هاتە خویاکردن مەجلس الئەمن سبەنی دەستنیشان کردیە گەرەکە جڤاتە مەجلس الئەمن لەدار کەبێ سەر عفرینێ گفتوگۆ و دانوستاندنێ بکێ ئێمە ئەم دبینن تشتێکی پیرۆزە و باشە ئەم تجارە نابینن گۆ عفرین بشکێ و بکەوێ بندەستێ کەسێ پیس و خراپدا وەکە ئەردۆغانێ بەڵێ زۆر باشە بەزەوەی کە بەڕێزت باس لێک ئێستا تورکیا باز دەوەکە کە ئێمە هەڕەشەمان لەسەرەیە لەسەر ئاسایشی وڵاتەکەمان بە بۆ چوونیەوە لەوەتای و کانتۆنانە دروست بوون لە دوای شۆڕشی سووریا لە 2011ەوە هیچ خڕوقاتێکی ئەمنی لەلایەن مەسەرەن لایەنە کوردیەکان کراوە بەرامبەر بە تورکیا کە بێتە هەڕەشەیەک بۆ سەر تورکیا بۆ سەر ئاسایشی تورکیا ئێمە مەنە بهیستە و مەنە دیتە و ئەز تاکید دەکەم بەردەوام vê rêveberiyê wa kantona ئێمە خلافاتê me siyasî hene bes niha ne wextê wê ye em ne guftûgû bikin û ne em li ser bisekinin em karin di wextekî dî de û min û kake Cavidan me berî niha nîqaş kiriye li ser rêveberiyê bi çi rengî û gereke bi çawî bê me axizê me û kêmayiyê goderbast bê têre çi ne derheqa Kurd û sefa Kurdî û mala Kurdî de ew tiştekî diye aniha ev êrîş ئێمە ئەم دبینن تشتێکی جهێ شەرمەزاریەیە و ئەم نابینن ت مەهانەوی هەنا بمەهانە ئەنەوەڵە یەپەکێ شاغەک شپەکەکەیە پەکەکێ پارتیکە ئەرهابیە لە گۆر خوێندناوی لە گۆر هەنێک پیڤانێ دەولەتێن گۆوەک وی دبێژن ئێمە ئەم دبینن کورد خودی مافن ملەتێکی دیرۆکیە خودی خاکە ji heqê ji mafê wî ye berxwedana xwe bike û çawa mafê xwe bikesibêne û cêbicî bike di welat û cihê gotê de û Kurdistana xwe de û serxaka xwe em wiha dibînin belê weke Encumena Niştimaniya Kurdî بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێمەوە لای بەڕێزت کاک دکتۆر بە بۆ چوونی ئێوە ئامانزلە و هێرشەی سوپای تورکیا چیە بۆ سەر ئەفرین دەیەوێت چی بەدەست بێنێت لەو ئۆپەراسیۆنەدا ینی ئەردۆغان یان دەوڵەتی تورک بە سەرپەرشتی ئەردۆغان هەرچی سیاسەتێکی ویستویەتی بەڕێوە بە لەسەر سووریا یان لەسەر ناوچەکەدا سەرکەوتو نەبووە لە سەرەتادا ئەردۆغان وای سەرکەوتن بەڵامەوە تا جەڕابلوس و مەسەلەی ئیدلی بوو هیچ سەرکەوتو نەبووە سیاسەتی ئەردۆغان لە خەیاڵی خۆی داوا بوو دووبارە دەوڵەتی عوسمانی زیندوو بکاتەوە وەکو دیاریشە لە میساقی ملی تورکاش کە حەلەب و مووسڵ بەشێکن لە دەوڵەتی تورکی وای دانابوو کە بتوانێ بێ سووریا بە تەواوی کۆنتترۆل بکات لە ڕێگای هەندێک کەس کە بە خۆیان ئەڵێن ئۆپۆزیسیۆنی سووری کە دایمەن لەژێر دەسەڵاتی دەوڵەتی تورکیا دەجوڵان ئەویش هەوڵی ئەیە کە ئەمان پیشان بن وەکو نوونەری گەلێن سووریا بەڵام ئەم سیاسەتە هیچ سەرکەوتو نەبووە و ڕۆژ بە ڕۆژ ئێمە دەبینین ئەو کەسانە زعیف و لاواز دەبێت نامینە ئەمە لەلایەکەوە لە لای ترەوە هەرچی هەوڵی داوە کە ئەم ئەزمونەی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان نەهێڵا ئەزمونە سەربکەوێت و بەرهەمی هەبێت هەر سەرکەوتو نەبووە و چەندین جار هەوڵیاوە پەلەماری
کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان بێ بەڵام هەر سەرکەوتو نەبووە لە سەرێکانیەمان بینی لە گرێسپیمان بینی و لە کۆبانێژ ئێستاژ ئافرین تا ئێستا هیچ سەرکەوتو نەبووە ئەوەی کە ئێمە دەیبینین ئەو سیاسەتەی کە ئێمە لە ڕۆژئاوای کوردستان بەڕێوە دەبین ئەو سیستەمەی کە ئێمە ئافراندومانە لە ناوچەکەدا سیستەمێک لەسەر پێکەوە ژیانی برایەتی گەلان سیستەمێکی دیموکرات فیدرال کە پێشکەشی دەکەین ئێستا ئەو سیستەمە سەرکەوتووە نەک تەنها بە قسەی خۆمانە ئەمە بە قسەیەکە لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەحس دەکرێت ئەڵێن کە ئەم ئەزمونەی لە ڕۆژئاوای کوردستان ئەزمونێکی شارستانیە جوانە ئەکرێ ببێت بە نمونەیەک تعمیمش بکرێت لەسەر سووریا بەگشتی بۆیە کە ئەردوغان ئەم ئێریشە دەکات چەند هۆکارێکی هەیەک لەوانە کەوتم فەشەلی سیاسەتی ئەردوغانە ئەردوغان ئەوێ شەڕێکی دەرەکی بکە بۆ ئەوەی ئەم فەشەلی کە ینی ئەو فەشەلی سیاسەتی ئەردوغان دووبارە کەڤەری بکات تەختیەی بکات بۆ ئەوەی کە خۆی دووبارە وەکو پاڵەوانێک یان قارەمانێکی نەتەوی خۆی پیشان بدات ئەمەش لەلایەکی ترەوە دووبارە ململانەیەک هەیە لە بینی رووسیا و ڕژیمی ئەسەد لەلایەکەوە تا تورکیا لەلایەکەوە اتفاقی ئەستانە و ئاگربەست و خەفزی مناطقی خەفزی تەوەتورکیان لە بینیا هەبوو لەبێک لە ناوچەکان بوو ئێستا ئێمە دەبینی کە ڕژیمی ئەسەد ئێریش ئەکاتە سەر لێب تورکیا دووبارە ئەوێ بڵێ من دەسەڵاتم هەیە و ئەبێ منیش ڕۆڵێکم هەبێت لە چارەسەرکردنی کریزی سووریا بەگشتی بەس هیچ ڕێکەوتنێک کێ بۆنم ڕێکەوتنێکی نێودوڵەتی لەبارەی ڕێگەپێدانێکی نێودوڵەتی بۆ هێرشەی تورکیا بۆ سەر ئافرین بە هەر لەسەر کەناڵی ئێوە ئەمە باس بکەین پێش ئەوەی کە تورکیا ئێرش بکاتە سەر ئافرین بەرپرسێن ڕووس وتیان ئەگەر ئێوە ئافرین و تەسلیمی ڕژیمی ئەسەد نەکەن ئەوە تورکیا ئێرشەکاتە سەر بێوەیان وت بەڵێ یعنی داوای ئەوەیان کرد کە ئێمە کانتۆنی ئافرین تەسلیمی ڕژیمی ئەسەد بکەن ئێمە وتمان نەخێر ڕژیمی ئەسەد دووبارە ڕژیمێکی دیکتاتۆرە هیچ باوەری بە پێکەوە ژیان نییە باوەری بە مافی گەلی کورد نییە باوەری بەوەدا نییە کە سووریاک فیدرال دیموکرات هەموو پێکهاتەکان بتوان تیا بژین ئەگەر ئێمە تەسلیمی ئافرین بکەین ئافرین تەسلیمی ڕژیمی ئەسەد بکەین کەواتە ئێمە هیچمان نەکرد و دووبارە بەرجەوەندی گەلی خۆمانە خێنە ژێر مەترسیەوە وتمان نەخێر ئێمە دووبارە ڕێگای بەرخوادان هەڵبژاردەی ئێمە بەرخوادانیە وەک چۆن لە کۆبانی بریارماندا بەرخوادان بکەین و توانیمان کۆبانی پارێزن و ڕزگاری بکەین و دوای ئەوەش پایتەختی تۆڕیستانی داعشمان ئازاد کرد دووبارە ئێمە بەرخوادانی لێرە هەلی دەبژێرین بۆیە ئێمە دەبینین کە رووسیا بەشێکە لەم پلانەیەدا و رووسیا ڕێکەوتنی لەگەڵ ڕێگەی داوە بە تورکیا رووسیا ئەبێ وا بێت چۆنگە تورکیا بەبێ ئەوەی کە رووسیا ڕێگە بیە بە تورکیا ناتوانێت فڕۆکە جەنگیەکانی سەربازیە بوو لە کانتۆنی ئافرین تۆباران بکات کشاونەتەوە هێزەکانی رووسیا لە کانتۆنی ئافرین ینی ئەوەلەن ئەو ژمارەی لەشگەرین رووس یان ئەو منەسقین ڕووس بابت بڵێم هەژمارێکی کەم بوو لە ئافرین ئەوان تەنها بۆ ئەوەی تەنسیقکردن بوو لەگەڵ یەکینەکانی پاراستنی گەل بۆ شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش بەڵێ ئەوانە کشاونەتەوە بەڵام هیچ مانایەک نیە ئەوان لەوێ بنیا لەوەی نەبن چونکە نەک ئەوان ئافرینیان پاراستەوە ئێمە ئافرینمان پاراستەوە بەڵکو ئێمە ئەوانشمان پاراستە بوو کە لە لای ئێمە بوون گلەیتان لە رووسیا نەکردووە لەسەر ئەو پاشەکشێ و نەبوونی نەک تەنها لە رووسایە بەڵکو ئێمە ئەم موقفە شەرمەزارش دەکەین و ئێمە رووسیاش بە بەشێک لەم پلانەیە دەبینین ئەمە شەڕێکە لە دژی مرۆڤایەتی ئەتوانین بە تاوانێک لە دژی مرۆڤایەتی تاوانێکی جەنگیش بە قەڵەم دەین چۆنگە لە ئەفرین خەڵکێکی سیڤیل هەیە ژیانی خۆیان دەکەن هیچ پەلەماری هیچ لایەکیان نەداوە بەعکسەوە بەڵکو تقریبان لە سەدا نیوی کانتۆنی ئافرین ئێستا بووە بە پەنابەرین لەو ناوچانە کە هاتوون ئەو ناوچانەی کە تورکیا داگیری کردووە و شەڕی لەوێ دروست کردووە هاتوونەتە لە ناوچەیەکی ئارام لە ئافرین جیبەجی بوونە ئەمڕۆ ئێمە دەبینین کە دەوڵەتی تورک بە فڕۆکەکانی خۆی ئەو کامپانەش تۆ بارانەکات و خەڵکی سیڤیلیش شەهید دەکات بۆیە ئەمە تاوانی کە دژی مرۆڤایەتی ئێمە شەرمەزاری دەکەین و زۆر گرنگە کە دەوڵەتی دنیا بە تەواوی بێنە دەنگ لەسەر ئەم هەڵوێستی دەوڵەتی تورک و ئێریش دەوڵەت دواتەگرم و لای بەرز بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێکی کورت و دواتر دەگرین و لای میوانەکەمان لە هەورێت لەگەڵ ما بمێنەوە. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند وزەبەخش و شادی هێنەرە فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاگە جەتعان ئەگەر بگەرم لای بەڕێزت سەبارەت بە هەڵوێستی ئۆپۆزیسیۆنی سووریا کە ئەمڕۆ پیرۆزبایی لەم هێرشەی سوپای تورکیا کردو بۆ سەر کانتۆنی عەفرین ئێوەکو ئەنجومەنی نیشتیمانی کورد نەکەسە هیچ گلەیەکتان لێ نەکردنەوە نیگەران نەبوون لەم بەیاننامەیەک خۆشتان ئەندامن لەو ئۆپۆزیسیۆنی سووریا ئێمە ئەم وەکە ئەندام دەرباسی ئەتیلافە نەشتمانیا سووری بوونە بە موجبێ بەلگەکێ ناو مەوادا هەنێک خال مەلسەر ئەتیفاق کریە ئێمە وەکە بەشێکیش ملەتێ سووری تەفگەرە سیاسیە کورد ئێگۆ ناو ئەنجومانە کوردیدا جهێ خۆدیت ناو ئۆپۆزیسیۆنا سووریدا ئێگۆ دخوازن گوهارتنەکێت سووریا دەچێکن درێژ بوو تەبان تیجا هێوێ هەنێکی هاتیە گوهارتن چەکدار تێدە چێبوون تۆندرەو تێدە چێبوون هەمە ینی گەرەک ئشکالات و ئاستەنگی کەتنە پێشیاوێدە نەها ئەم ناو ئەتیلافە نەشتمانیا سووری دەنا لە گۆر بەلگەکێ لە گۆر هەنێک خال 16 خال دناو مەوا دەنا لە گۆر وامە ئەتیفاقکریە نەها ناکوکی دناو ما و ئەتیلافە نەشتیمانیدا هەیە لەسەر مەوقفش عەفرینێ ئەم وەک ئەنجومانە کوردی ئازادن مەوقفێ خۆ گۆر تایبەتمەندیە خوا ئانەتەوی ئەم خوێندنا خۆیان سیاسی بدنە خویاکردن ئەم چاوە دبینن تێبینیە مە بچ ڕەنگینە داخویانیە مە بچ ڕەنگینە وەک ئەنجومانە نیشتیمانیا کوردی مەدە داخویانی دەرخستنەش ڕۆژە 12 مانگێ مە داخویانی دەرخست بەری ئێریش دەست پێکێ ئەو ڕۆژیمە داخویانیک دەرخست پشتی ئێریشێ ڕۆژێکێ دیسە مە نو کرد ڕایا خۆ و خوێندنا خۆ دیتنا خوا شەرمەزاریە خۆش وەک ئەنجومانە نیشتیمانی vê ێریشا ئەردۆغان سەر ملەت ئێمە و سەر دەبەرە عەفرینێ ئا پارچەکش کوردستانە سووریایە ئەم تجارە نامێنن سەکنی لهێڤیا مووقفێ ئۆپۆزیسیۆنێ دەرحەقا ملەتێ کورد و قەدیا کوردیدا ئەم خۆ دبینن وەک نونەرێ کورد ناو ئۆپۆزیسیۆنا سووریدا هەگەر ئەم نکار بن مووقفەکی بەێ هەگەر ئەم نکار بن خوێندنا خۆیان سیاسی بدنە خویاکردن نونەرێ مە و شاندێ مە
مە دوجارە دوێ دەما دەرباس بوویدا وەزارەتە خارجیە ترکی دیتیە بەڵە مە قونسڵیە ڕۆسی لەوێ دەرێت لە هەولێرە کوردستانی دیتیە مە وەزارەتە خارجیە ڕۆسی نامەک ژوارە شیاندیە لەگۆر خوێندنە مەیە سیاسی و گۆ گەرەکە چ بکەن و ڕۆلاوا چییە و فشارێ گەرەکە بچ ڕەنگی بکەن ما نونەرێ ئەمریکا ئێگۆ دناو لەگەل معارەدێ دێو دەستێنێ ژبەر مۆتەمەرێ جنێف کۆنگرێ جنێف و چارەسەریە سووری یێ ئەڵمانیا یێ فەرەنسا یێ ئینگلتەرە یێ مەسرێ یێ ئوردن دبە هەردوو ڕۆژادا شاندامە ئەف حەمد دیتنە و دلگرانیە خۆ مەدایە خویاکردن جوارە و مەژوا خۆستیە دەبێ ڕۆلەکێ بلەیزن فشارێکی بکەن چت مەجلیس ئەمن دەبێ و چت ڕێیا علاقاتێ وا تێکلاییە وانە تورکیارە چاوە vê êrîşa xwe rawestêne ser milletê me sivîl û ê bêgune û ê govmehaneyê ti mene jêrenîne û ti waqiyet û ti meşruiyet jî jêrenîne em wilo dibînin û wilo dixwênin gelekî normal e em di îtilafekê de ne yekcara nakûkî nav me de xwendina me ya siyasî neweke hevdû bê li ser hinek tişt û çareseriyê ji Sûriya re an jî kiryarê li pêşiya me tên û bûyerê goçê dibin berçavê me em azadin em hirin weke Kurd weke netewa Kurd em tesarruf dikin û mewqifê xwe zelal dikin û dine xuyakirin bê tirs bê fedî bê ewe em li Stenbolê ji wezîrê xariciya Tirkî re dibêjin nabê hûn vî rengî bikin çi mehanê we hebin nabê hûn êrîşî bibine ser deverê Kurdî deverê Sûrî nabê çareserî ne vîrengiye qezenca we jê tiştek tineye hûnê xerabiye hûnê aloziyê hûnê kêşa zêde bikin di hindir wê Sûriya de û di nav deverê Kurdî bi taybetî de بەڵێ سوپاس دەکەم دواتر ئەگەڕێم بۆ لای بەڕێزت کاک دکتۆر سەبارەت بە هەڵوێستی ئەمریکا و هەڵوێستی رووسیا مەسەرەن هەڵوێستێکی کەوتونی کە بەڕێزە ئیتیفاقی کردووی هەڵوێستی ئەمریکا چییە هەڵوێستێکی لاوازنی یاخود ئێستا باز دەکە کە ناوچە کوردیەکان دابەش بوونە بەسەر نفوزی ئەمریکا لە کانتۆنی کۆبانێ و جەزیرە و ناوچەی مثلەن عەفرین ناوچەی ژێرەسەڵاتی رووسیا بووە ئەنی ئێمە لە ڕۆژاوای کوردستان کە دەست بە شۆڕەشی ڕۆژاوای کوردستانمان کرد بە ئیمکانیاتی بەسیط دەستمان پێ کرد و پشتی خۆمان بە گەلی خۆمانمان بەست دوای ئەوە یەکینەکانی پاراستنی گەلمان ئاوادان کرد دروست بوو و توانی ڕوبەڕووی تیرۆریستانی داعش بێ لە دوای ئەوەی کە یەکینەکانی پاراستنی گەل یەکینەکانی پاراستنی ژن توانیان ینی نمونەیەکی قارەمانەتی پیشان بن لە شەڕی ئازادکردنی کۆبانێەوە بەرگری لە کۆبانێ وەکو هاوپەیمانانی نێودەوڵەتی بۆ شەڕی دژی داعش ئەوان هاتن دەستیان کرد بە دانانی پەیوەندی لەگەڵ یەکینەکانی پاراستنی گەل و ناردنی هاوکاری بۆیان بۆ ئەوەی بە تەواوی بتوانێت بن تیرۆریستانی داعش لە ناوچەکەدا بن دوای ئەمە پەیوەندیەکانی ئێمە وەکو سیستەمی خۆبەڕێوەبردن لە ڕۆژاوای کوردستان پەیوەندی دیبلۆماسیژمان پەیا کرد لەگەڵ دەوڵەتین زلهێزی جیهان وەکو بڵێن و چەند دەوڵەتین ترش وەکو لە ئەوروپا چه رووسیا بێ چه ئەمریکا بێ چه دەوڵەتێن ئەوروپی بێ بێگومان هەلوێستی هاوپەیمانانیش بەدڵمانە وەکو گلەیتان چیە لە هەڵوێستی هاوپەیمان هاوپەیمانی دەوڵەتی ژەداعش ینی ئێمە کاڵین یەکینەکانی پاراستنی گەل یەکینەکانی پاراستنی ژن هێزین سووریا دیموقرات کە لە جیاتی هەموو مرۆڤایەتی ئەم شەڕە دەکا لە جیاتی هەموو مرۆڤایەتی لە دژی تیرۆریستانی داعش ئەم هەموو قوربانیە دادەنێ پێویستە هەڵوێستێکی نێودەوڵەتی هەبوو بۆ پاراستنی ئەم هێزانە چونکە لەگەڵ یەکینەکانی پاراستنی گەل لەگەڵ ئەم بەرخوادانی ئاسکەریە سیستەمێکی تازە هەیە لە ناوچەکەدا ئێستا ئەمریکاش چییە مەسەلەن بۆ کانتۆنی ئەفرین کە رووسیا وتت زۆرێک لە ئیتیفاق کراوە ئەمە بۆ تەواوکەم کە ئێمە لێرە ئەڵین ئەم شەڕە ئێمە لە جیاتی هەموو مرۆڤاتی دەکەین کەواتە هەموو مرۆڤایەتی هەموو دەوڵەتی دنیا ئەبێ هەڵوێستیان هەبێت بەرامبەر ئەم ئێریشی تورکیا لەسەر کانتۆنی ئافرین چونکە ئێمە توانیومانە ڕوبەڕووی تیرۆریستانی داعش بین یعنی ئێمە توانیومانە وەکو سیستەم تیرۆریستانی داعش لە ناوچەکەدا ینی لایبین و پاکی بکەین بەڵام وەکو فکر هێشتاش ماوە کە ئێمە توانیمان ئەم شەڕە بکەین کەواتە ئێمە هەموو جیهانشمان پاراستەوە لە لایەکی ترەوە ئەردۆغان
کە ئێستا ئەم ئێریشە کاتە سەر عفرین خۆی ئەم تیرۆریستانای بەخێویەکات خۆی دایمەن ئەم تیرۆریستانە هانی دەدا بۆ ئەوەی پەلەماری زۆر باش هەڵوێستێکە زۆر گرنگە کە هەڵوێستەکەیان نەک تەنها هۆشداریدان بۆ تورکیا هەڵوێستێکی لاوازە بە بۆچوونیەوە بێگومان زۆر لاوازە ئەبێ زۆر لەوە بەهێزتر بێ ئەبێ ڕێگە بە تورکیا نەدن کە ئێریش بکاتە سەر عفرین ئێمە ئەوڵین لە عفرین ئێمە بەرخۆدانی دەکەین ڕەنگە ئەم شەڕە ببێتە مایەی پاکردنی ناوچەکەدا بە تەواوی لە تیرۆریستانی داعشەوە و لەو تیرۆریستانەی کە تورکیا بەخێوی دەکات ئەو دەڤەرانەی کە تورکیا داگیری کردووە لە جەرابلس و باب و ئەزاز ئێمە ئەو ناوچەش ئازاد بکەین و پاکی بکەینەوە. بەڵێ ئێستا لە چەند لاوە تورکیا مەسەلەن گەمار و ئەفریندا و دەوێت هێرش بکات؟ ئەنی کانتۆنی ئافرین لە ئەمبارگۆیەکدایە لە هەموو لایەکەوە ئێستا چێ دەوڵەتی تورکە سوپای دەوڵەتی تورکە و ئەو گروپانەی کەسەر بە دەوڵەتی تورکن تەنها منطقەیەکی بچووک هەیە ئەوش ڕژیمی ئەسەد لەوەیە یان لە ئەمبارگۆیەکدایە کانتۆنی عفرین هاتن لەسەر مەوزوعی هەڵوێستی نێودەوڵەتی وتمان زۆر زعیفە ئێمە شەرمەزاری دەکەین پێویستە لەسەر ئاستی نێودەوڵەتی بە تەواوی ئەم دەوڵەتانی جیهان هەڵوێستەکەیان هەبە ڕێگە بە تورکیا نەیەن ئێرش بکەنە سەر عفرین چونکە یەکینەکانی پاراستنی گەل توانیویان ڕوبەڕووی تیرۆریستانی داعش بە ئەوان لە دژی تیرۆریستانی داعش شەڕەکەن و لەسەر ئاستی کوردستانیش پێویستە هەڵوێستمان زۆر بەهێزتر بێت. بەڵێ دواتر قسە لەسەر کوردستان دەکەین کاگە جەد ئەنگە بگەڕێم و لای بەڕێز سەبارەت بە هەڵوێستی وڵاتانی دەرەوە بۆچی بەرامبەر کورد مەسەلەن پێشتریش لە باشووری کوردستان گلەی هەبوو کە تەنە کورد وەکو جەنگاوەرێک سەیر دەکەن و هەمیشە مەسەلەن زرهێزان پشتی کورد بەردەدەن ئەمە بۆ خۆراوی کوردستان شەر دروستە کە ئێستا کورد لەو بارودۆخدا هەڵوێستێکی یەکلاکەرەوە نیە بۆ ڕاگررتنی و هێرشانەی کە دەکرێتە سەری. ئێمە ئەم دبینن قەضیا کوردی و ملەتی کورد دناو پارچەبوو ناوێت ناو چار دەولەتەدا بەلابوو ناوێت ناو چار دەولەتێن شەرق الئەوسەدا تورکیا و ئایران و عێراق و سووریا قەضیا کوردی زۆر معقەد کریە دەولەتێن زولهێز و مەزن li gor dîrokê me nedîtiye ji xeyrî li gor bercewendiyê xwe xwendina xwekirina û gavê xwe avêtina bi milleta re û bi dewleta û bi qediyê milletê bindest re yanî em wek milletekî mezin bindest hejmareke mezin di nav çar dewleta de ji mafê me ya got em desthilat bin ji mafê me ya em xwedî dewlet bin ji mafê me ya em xwedî al bin ala me jî li nav netewê yekgirtî bê cihê wê ew dera lê mixabin ev dewletên zilhêz ji Cumhuriya Mehabat bigire û pê de were tim û tim Rûsya Cumhuriya Mehabat em Kurd xezilandin Qadî Mihemed bişûn xwe de heşt û Cumhuriya Mehabat bişûn xwe de heşt û teslîmî Behlewî kir wî wextî de Şahê Eyranê kir şoreşa Berzanî rehmetî heftê û pênca de di gor îtîfaqiya Cezayir dîsa teslîmî Saddam Hüseyin kir û desthilata Iraqê wî wextî Ehmed Hesen Bekir bû Kerkûk 16 Oktober ji bîra me naçê berî çend roja bû bê biçib serê me hat anha jî Efrîn jî eynî sînaryoya mixabin ev dewletê mezin bes em neçarin wek milletê Kurd bindest û doza me berdewama doza me dozek edaleta dozek insaniye dozek xwedî mafe û heqê wî yê tabî sirûştiya em neçarin bi va dewletên zilhêz re teamilê bikin yanî em nikarin ne divê hêzê de ne ne divê astê de ne got em karibin opozisyonê ware bikin em karibin qutbûnê birînê ware bikin em tim û tim divê berdewam a baştirîn vê ez dibêjim em wek Kurd bersiva me ji vê salfêre û ji va dewletên got tim û tim xedrêl me dikin û pişta xwe dine me em li mala xwe vegerin li yekrêziya xwe vegerin li helwesta xwe vegerin em çawa karibin bi hev re şirîk bin û bi hev re xwedî biryar bin û bi hev re biryara cengê û berxwedanê teban biryara berxwedanê û berevaniyê ceng nîna xelk cengê serserê me û milletê me dike û biryara silmê û biryara aborî û biryara civakî û biryara siyasî em bi hev re
لە خۆ بەگەرن جعدا خۆ بەگەرن تەفگەرە خۆیان سیاسی بەگەرن و ئەف کریارێ گوتێنە پێشیامە و ئاستەنگیە گۆ ئەم ژەڤدوورە چێ دکن وەک ڕێڤەبەری ئەس دخوازم بانگەکێ ببراتی گۆ لێڤەگەرەکێش خۆرە چێ بکەن و ئەف سیاسەتێ گۆل سەر دمەشن تشتێ دقوناغێ گۆتێ دە شاشکردە بریارێ تێدە شاشکردە ئەم لە هەف بەگەرن وا دیارە divê êrîşa Tirka de nabêjin ev peyedê û ev enkesêya û heger topek tê heger fîşekek tê heger sarûxek tê wê hemû kesî bi hevdûre bikuje wek xelkê pêkhatiyê deverê weke Kurdê devera Efrînê an ji xeyrî cih wextê êş dibin em gelekî dixwazin bi lez lêvegerekê çê bikin bersiva baş wê gelekî ew bê zaid em di aliyê diplomasî de û di aliyê dostaniya xwe de û têkiliyê xwe de bi kar bênin çawa vê êrîşa Tirka rawestênin. سپاس دەکەم کاک تورک کاتمان کەمماوە سەبارەت بەوەی کە ئەو داوای ڕخستنەوەی ناوماڵی کوردەکە باز دەکە کە مثلەن بەرەوبراتێک پێک بهێنرێت بەوەی کە ناوماڵی کوردی لەوێش یەک بخرێتەوە بۆ ئەمە ناکرێت لەم بارودۆخەدا ینی چەند زۆر کوردی گرتو بێ لەم بارودۆخە ینی لە سەرەتادا وتمان ئەم شەڕانە تەنها لە دژی کانتۆنی ئافرینە لە دژی دۆزی گەلی کووردە و سەرکەوتنی ئافرین تێواتەی سەرکەوتنی پارچەکانی تری کوردستان بنکەفتنی شۆڕەشی ئێمە لە ڕۆژاوای کوردستان یان شکستهێنانی شۆڕەش لە ئافرین تێواتەی شکستهێنانی دۆزی گەلی کورد لە ناوچەکەدا بۆیە زۆر گرنگە هەمومان یەک هەڵوێست بن یەک دەنگ بن مووقفمان دیار بێ هەمومان شەرمەزاری بکەین هەموو بە توندی ئیدانەی بکەین و هەموو ئیمکانیاتی خۆمان لەم کاتەدا بخینە خزمەتی شۆڕەشی ئافرین هەموو تاکە کوردێک ئەوێ خۆی بە شۆڕەشێک بزانە ئێستا هەموو تاکە کوردێک ئەبێ خۆی بەشێک لەم شۆڕەشی ئافرین و بەرخۆدانی ئافرین ببینێت هەموو کەسێک لە ئاستی خۆدا 24 ساعت لە خەباتە بێ سەفەربەریەکی گشتی بێ لەسەر ئاستی کوردستان سەبارەت بەم بانگەوازیە ئێمەش بێگومان یانێ دەزانین یەکڕێزی زۆر گرنگە ئەبێ بۆ هەموو دەوڵەتی جیهان ئێمە ئەوە ڕابگەین کە کورد بریاری ژیانێکی ئازادی داوە کورد خاون دۆزە ئەبێ مافی خۆی بەدەست بینێ بانگەوازی ئێمەش بۆ هەموو لایەنەکانی تر ئەوەی کە تا ئێستا نەهاتوون بەشداری پرۆژەی ئێمە نەبوون پرۆژەیەکمان هەیە لە ڕۆژاوای کوردستان خۆسەری دیموکراتیکە گەر ڕۆشتوتە سەر سندوقی دەنگدان دەنگیان داوە نوێنەری خۆیانیان هەڵسوردەوە نوێنەرایەتی کورد هەیە لە ڕۆژاوای کوردستان ئەم برادەرانە کە ڕێزم هەیە ئەگەر ئێتیلاف گوێیان لێ ناگرێت چۆن ئەمریکا و دەوڵەتانی گوێیان لێ بگرێت بۆیە دووبارە ئێماڵێنەوە ڕێگای بەرخۆدانی دیارە سەنگەکانی دیارە ڕێگا کراوەیە بۆ هەموو کەسێک بەشدار بێت لەم شۆڕەشەدا ئێمەش بانگاوازی کاتمان کەمماوە خۆیان بە خاوین دۆز دەزانن خۆیان بە خاوینی دۆزی کاتمان کەمماوە ئامادەن بەشێک لەم شۆڕەش سەبارەت بە هەڵوێستی پەرلەمان حکوومەتی هەرێم لایەنە سیاسیەکان داوای هاوکاریەک دەکەن لە هەرێم بە کورتی داواکاری ئێمە لە هەموو خەڵکی کوردستانە و لە هەموو لایەنە سیاسیەکانە لە پەرلەمانی کوردستانش لە هەموو سازیان سیڤیل وەکووتم هەموو کەسێک ئەبێ خۆی ئێستا لە مەرحەلی شۆڕشدا ببینێ ئەبێ هەڵوەستی جددیمان هەبێ ئەبێ هەموو توانای خۆمان بیخەنەگەر بۆ ئەوەی بتوانین بین کانتۆنی ئافرین بپارێزین و دۆزی گەلی کورد لە ڕۆژاواش سەر بخەین لەبەر ئەوەی کە دۆزی گەلی کورد لە ڕۆژاوا سەرکەوتێواتەی چارەسەری دۆزی گەلی کورد لە ڕۆژهڵاتی ناوین بەگشتیدا و بانگەوازی ئێمە لە هەموو نەتەوەکانی تریژە ئێمە پرۆژەیەکمان هەیە بۆ پاراستنی نەتەوەکانی تریژوانش ببن بەشێک لەم شۆڕەشەدا بانگەوازی ئێمە بۆ پەرلەمانی کوردستان بۆ سیاسیەکان کە ڕێگا بە جەماوەرج بن هەڵوێستی ژیان هەبێ و هەموو ئیمکانیاتی دیبلۆماسیش خۆشمان بیخێنەگەر بۆ ئەوەی دووبارە زەختێکی نێودەوڵەتی دروست بکەین کە بتوانین بێن هێریشی سەرافرین بوەستین. سوپاس دەکەم سپاس بۆ میوانەکانمان کاک جانان زۆر سپاس بۆ جەنابتان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی و زۆر سپاس بۆ دکتۆر جاویدان کە لە سلێمانیەوە لەگەڵ مابووی کاک جەنان کاتمان تاوا بۆ سپاس دەکەین بەڵێ فەرموو گەرەکە ئەو گەرەکە برادەرێ جاویدان بە vê pos bilindayiyê û bi nefsmezin îndonezîkî
ڕخنێ نەبێ و خواتەقیم نەکێ و وتم ببینە سەرکەفتی وەک نمونونەکە دنیای لە سەرکەفتی وەک سیستەمەکە دنیای سەرکەفتی ئەخۆ نەورۆ بخوێنم بەگەرێکی خۆڕە چێ بکە باشترە بەرسبا مە باشتر وێرەوەی هەموو کەسێک ئێمە دەرگا لە کەسماندا نەخستەوە خۆداتەگەلە قوربانی لە ئەمریکانە ئێمە نێزیکیتە نەبوو تناس نەکری و نەدی ئەوەی ئامادە بێ بەشێک لەم شۆڕەشەدا بێ ئامادە بێ ئێمە دووبارە ئەڵێین بەڵە سپاس دەکەم ملەتی خۆ بەگەرێتە بگەرە سیاسی بەگەرێ نەبینێتە تەنێ سەرکەتی نابینم تر سەرکەتی سەرکەوتناتە نەبژی ڕەنگیە دەرگا کراوەی بەڵە سپاس دەکەم سپاس کاک زەدعان براکەم نەتۆ بێت خوازێت سپاسان دەکەم زۆر سپاس زۆر سپاس کاک زۆر سپاس کاک زەدعان کاک جاویدان بڤی منطقی تجارەت تشتاب کاتم تەواو بۆ کاک تۆریکە سپاس دەکەم کاک زەدعان زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بینەرانی بەڕێست تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ پشتگیری ئەم شۆڕەشە بکە